بەناوی خودای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمانێک کاتژمێر پێنجێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەی کینۆی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان تەوەری بەرنامەیەم جارەمان لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانە کە دەپرسین ئایا بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن چارەسەر دەکرێت بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە عێراقیەکان و حەشدی شعبی چونە ناو شاری کەرکووکەوە و چونە ناو دۆزخورمات و چەند شارێکی دیکەوە چونە ناو ناوچە جێناوەکانی نێو ناوچە جێناوەکانی بینی عێراق و هەرێمی کوردستان بەرامبەر ئەمەدا هاوڵاتیانی شاری کەرکووک و دۆزخورمات و براکانمان لەو شارانە هاتنە شارەکانی سلێمانی و هەولێر ئێستا بارودۆخێکی نەخوازراوە لە ئێستادا بە شێوازێک شێوازەکان بارودۆخەکە هێور بووتەوە دەپرسین ئایا هاوڵاتیان چۆن لە ڕووداوەکانی ئێستا دەڕوانن پێیان وایە چۆن ڕووداوەکان چارەسەر دەکرێت چارەسەری ئەوان بە ڕووداوەکانی ئێستا چییە چۆن دەبێت بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بگۆڕێت بە بارودۆخێکی باشتر و هێمنتر و ئارامتر چۆن بتوانین ئەو هاوڵاتیانی کە لە ناوچە جێناکەکانەوە هاتوونەتە نێو شارەکانی هەرێمی کوردستان چۆن بتوانین هاوخەمی خەمەکانیان بین و لەگەڵیان بین چۆن بتوانین گرفتەکانیان چارەسەر بکەین دەپرسین ئایا ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لە چارەسەرکردنی گرفتەکانی ئەوان و لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویانداوە هاوڵاتیان پەیامیان چیە بۆ حیزبەکان پێیان وایە کە حیزبەکان دەتوانن چارەسەری ئەم گرفتانە بکەون پێکەوە ئاشتەوایەکی سیاسی دروستکەن و بارودۆخەکە هێور بکەنەوە هاوڵاتیان بۆ چوونیان چیە یان ڕەیان چیە یان تێڕوانینیان بۆ ئەم گرفتانەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دروست بووە چی ئەوان چۆن دەیخوێنەوە و چاوەڕێ چی لێ دەکەن پێیان وایە لە ئێستادا بارودۆخەکە باشتر دەبێت ئایا چۆن بتوانین چارەسەری هەموو ئەم کێشە و گرفتانە بکەین کە لە ئێستادا کورد و کەرکووک و هەروە ناوچە جێناوەکانی گەیاندۆتە ئەم ڕۆژە و ئەم بارودۆخەی کە ئێستا تێیدایە بۆیە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤی بەسەرنج و بۆ چوونی تێبینیەکانتان بێگومان بەرنامەکەی من دەوڵەمەندترکەن هەروە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە لەسەر شاشە دیارە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگۆ ئەم بابەتە ئەم تەوەرە بکەین بزانین هاوڵاتیان ڕایان چییە پێشنیازیان چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ڕۆڵ بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا پێیان وایە هاوڵاتیان حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری ئەم گرفتە ئەم کێشەیە بکات کە بێگومان لە ئێستادا بارودۆخێکی ناهەموارتری خۆڵقاندووە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی قەیراناوی ئابووری داراییدایە بۆیە ئەمەش یەکێک لە گرفتەکانی دیکە کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە و بۆتە کۆڵێکی قورس لەسەر هاوڵاتیانەوە ئێستاش بارودۆخێکی ناخۆش و ناهەموار هەیە ئەمەشی بۆ ئیزافە کرا و هاوڵاتیان لە ئێستادا بە شێوازێک لە شێوازەکان نیگەرانن و بەرچاویان ڕوو نییە هاوڵاتیان ئێستا پێیان وایە کە چارەسەری ئەم گرفتانە دەکرێت ئایا هاوڵاتیان دەتوانن خۆیان چ ڕۆڵێک بگێڕن لە چارەسەرکردنی ئەم گرفتانەدا لە یەکلایکردنەوەی ئەم گرفتانەدا پێتان وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی و چالاکمانانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات بتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی ئەم گرفتانەدا ئایا هاوڵاتیان پێیان وایە چۆن ئەمانە چارەسەر دەکرێت و پێشنیاری ئەوان چیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە و ئەوان چۆن لەم دۆخە ئەڕوانن پێیان وایە ئەم دۆخە چارەسەری بۆ دەدۆزرێتەوە یان چارەسەر دەکرێت یاخود نەخێر پێیان وانە ئێمە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئەم پرسیارەمان کردووە کە ئایا ئێستا بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن چارەسەر دەکرێت فەتحوڵڵا باڵوو دەڵێت ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە حکوومەتێکی کاتیدا بمەزرێنێت ئەمە هاوڵاتیەکە پێی وایە دەبێت ئەم حکوومەتە هەڵبۆشێنێتەوە لە ئێستادا حکوومەتێکی تازە دامرێت ئەمە بە چارەسەری بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان دەزانێت هەروەها ڤیان باڵانی دەڵێت پێم وایە بەس خەڵکی خۆبەخش دەبینین تکایە ئەگەر پێشمەرگە ناچێت بۆ کەرکووک ئەوە خەڵکەکەی هانمەدەن دیسان کوڕی فەقیر لە ناو دەچێت هێمنجاف دەڵێت بەوەی چارەسەر دەبێت کە ئەو میلەتە چیتر بە قسەی باق و بریق باوەڕ نەکات ئەمە هاوڵەتێکی دیکەی پێی وایە کە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بەوە چارەسەر دەکرێت کە بە قسەی ئەو خەڵکە بە قسەی باق و بریق باوەڕ نەکات دەبینی زۆرێک یان چەند میدیاک لە میدیا کوردیەکان لە
ڕووی بەرژەوەندی خۆیانەوە ڕووماڵی ڕووداوەکانی نێو کەرکووک و ڕووماڵی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو دەکەن بۆی ئەمەش ناڕزایەکی زۆری لەکەوتوتەوە و وای کردووە دۆخەکە بە شێوازێکی تر بگۆڕێەوە ئەگەر خراپتری نەکرد بێت ئەوە بێگومان خراپی کردووە و هەروەها داوا دەکرێت کە ئەم میدیانە ڕۆڵی خۆیان بگێڕن بە پرسانە ڕووداوەکانی ئەوێ بگوازنەوە نەوەکشتی زیادی بخەنە سەرەوە هاوکاری گەورەکردنی کێشەکە بن بەڵکو هاوکاری هێمنکردنەوە ڕۆڵیان هەبێت لە هێمنکردنەوەی کێشە و گرفتەکاندا ئایا هاوڵاتیان پەیامیان چیە بۆ ئەو میدیانی کە لە ئێستادا ڕۆڵیان هەیە لە گەورەکردنی کێشەکەدا و کێشەکانیان گەورە کردووە دەستیان هەبووە لە ترساندنی خەڵکدا لە هاتنە دەرەوەی خەڵکی شارەکانی کەرکووک و دووسخورمات و ناوچە جێناوەکانی دیکە یاریمی کوردستان بۆ ناو شاری هەولێر و هەروە سلێمانی و شارەکانی دیکە بۆیە هاوڵاتیان پیان وایە میدیاکان بەگشتی توانیویانە ڕۆڵی بەرپرسیارانەی خۆیان بگێڕن لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا ئەم گرفتەدا ئایا تۆیەکی هاوڵاتی پێت وایە لە ئێستادا ئەمانی کە میدیاکان دەیکەن کارێکی باشە و ڕۆڵی ئەبێت لە هێورکردنەوەی کێشەکان و گرفتەکاندا فات کوردستانی دەڵێت ئەگەر جەنگی سێمی جیهانیش دروست بێت هەر دەبێت گفتوگۆ بکەین و بە گفتوگۆش کێشەکان چارەسەر بکەین. کوێمان لەگەڵا؟ مامۆستا داودمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو مامۆستا. چۆنە قوربان؟ زۆر سپاس دەکەم. مامۆستا داود. بەڵێ مامۆستاکیان فەرموو. بەڵام من حەز دەکەم دەربارەی مەرضا هەنەشت بڵێم. بەڵێ فەرموو. ئەم خەڵکە ئەمە حکومەتی هەرێمی کوردستان وای کرد کە ئەم خەڵکە وای لێبەرسەر بێ و بژی لە حکومەت نەکات. بەڵێ. چونکە من وەکو مامۆستایەک بەڵێ وەکو شارەزایەک لە بواری ئابووریش پێ دەڵێم و ئاگاداری محەلیلی بڵێن دەرەوەشم کە لەسەر کوردستان قساکەن سەر داهات ئەڵێ و داهات لە کوردستان هەرە شێمە عراقەکە خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ نەوت پێش داعش چۆن بووە ئێستا زیاتری شەو کەمتر نییە ئێتم شەڕی بەسێتی بوو لەگەڵ میلەتا بووەکەن ئەوە ئەنجامەکەیانە خۆیان بینتەوە عراقەکانی ڕایە و حەز حمزانی یەکەتی ڕێنەکەوی لەگەڵ زۆر باش مامۆستا ئەگەر بکرێت ناوی هیچ کەس لایەنێنێریت مامۆستا عێراقی زموو بۆتەوە خاڵی دەستێتی داوای ئەوەکە مامۆستا پێ دوایە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە ببینێت لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوچە جێناوەکان دروست بوونەتەوەی ترساندن و تەقاندنی هاوڵاتیان حکومەتی عراقیان. بەڵێ بەڵێ ئەم ستافەی کە ئێستا پێگیری لێەکەن و ئەوێ خەڵکی چیتر بچینە بێ ئەینا ستافەکەی پێشویان بەڵێ پێشنیار چە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆی کە بتوانێت ڕۆڵ ببینێ ڕۆڵ بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەدا ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکی مامۆستا ئەوانەی هاوکاریانەکەن بڵێ بڵێ ئیسلامەکان یاعیلمانین بەڵێ ئیسلامی یاعیلمانین هاوکاریەکێتی بکەن بۆیە خەڵکە بوژێتەوە خەڵک موسەور و گوزەرانێ هیچی ناوێ حکومەتی هەرێم تەواو بوو کۆتایی پیادۆنسکا شەڕ بەسێتی دەگەم بدێت تاکرد ئەو 27 ساڵە خەڵک تێر بوو لە کۆبوونەوە وای کرد و واز شد ئەمە بە خۆیان بۆ خەڵک زانی خەڵک لەوانە تازە بێزار بۆ کۆتایی تێهاتووە زۆر باشە تافەی لەگەڵ یەکێتیایە ئەمان ئەگەر ئیسلامەکان و عیلبانەکانی تر لەگەڵ یابن ئەم وەزعی خەڵک بژێوی چاکەن و خەڵک لەگەڵیانە بێت لەگەڵیان نەبێت هەرە نەزەر دەکەن و حکومەتی مەرکەزی بخوان داوایەکەن. زۆر باشە کاک داوت پێ دوایە هاوڵاتیان بتوانن هاوڵاتیان خۆیان بتوان ڕۆڵ بگێڕن لە هێورکردنەوەی ئەم کێشە و گرفتانی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویانداوە دەتوان ڕۆڵی هێورکردنەوە بگێڕن هاوڵاتیان خۆیان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەی کاک داوت. بەڵێ 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 من خەڵک هاوکاریانەکە هاوکاری هەموو ئەواناکە کە ئەیانەوێ وەزعی میلەت بگۆڕێ ئەیانەوێ ئەم خەڵکە ڕەش و ڕووسای کات لەوەتێکی کورد هەیە من مامۆستام لەوەتێکی کورد هەیە ئەسۆسێتەوە وەڵڵاهی لە سیستەمی حکومڕانی نەبووە کورد بردێتی بەڕێوە هەر لە مێژوشینەکانیشەوە پێش مێژوشینەکانیش و ئێستاشی ئەم 27 ساڵەی ئەم خاڵە گەورانەشی بەدەمەوە بێ میلەت لیان بێزار خزمەتی میلەتیان نەکردو. بەڵام سپاس بۆ مامۆستا داوت سپاس بۆ پەیوەندیەکەت ڕووناک خانمان لەگەڵ لە 3 ساعتەوە فەرموو ڕووناک خان. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. والله كاجي يعني نفسي بتنصام زلالة التسويق بقتي أم صلتوليكو. بله. صلتولي عجالة بخلي خويتي ميلتي فلوسو شيء ميلتنا ياتو
هذا ميلتي شعري وقعت كرواني غزو كهذا هواري ميلتي فدو بەڵێ أنت حاولي بنا ميلتي فد أنت بجان كذلك بس كردستان خويا حقي خويا سعداك ما كذا عرب بەڵێ عرفت عداير إيه ما كذوه بەڵێ ڕووناکان پێ وایە بەڵێ ڕووناکان پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە ببینێت لە چارەسەرکردنی ئەم کێش و گرفتانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوچە جیۆناکۆکەکان ڕوویاندا و لە کەرکووک ڕوویاندا پێ وایە بتوانێت لا والله أتوانن بس بس بدل بنين والله عندنا كانوا أنت عمل أي تسافير وتعرفوا ولا يعني يعني هذا الصلصة دي شيء الأخوانية أكيد هذا تستقبل هو سيوان وهو فستقبله إن لقيت أفروز زيرو بابا كونتي خوان بەڵێ أنا ما أعرف حبيبي جدوس وقدر وفضل بەڵێ سپاس بۆ ڕووناکان سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئەمەش ڕێی دوو هاوڵاتی بوو کە پیاما بوو بچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە سلەیمانمان لەگەڵە لە کەرکووکەوە فەرموو کاک سلەیمان چۆنی باشی زۆر سپاس دەکەم کاکە ئینشاءالله هیوادارین ئەو حیزبانە هەمویان پێک بێن و پێک بێن لەسەر ئەوەی کەوا ئەم خەڵکە بگەڕێنەوە بارێکی باش و ژیانێکی و گوزەرانێکی باشیان بۆ بگەڕێنەوە کاک سلەیمان ئێستا جەنابەت لە کەرکووکیت بێزار بوو لەو ژیانەی ئەوەندە کۆبوونەوە بکەن ئەوەندە لەگەڵ یەکدا بنیشن ئەوەندە کاک سلەیمان ئێستا جەنابەت لە کەرکووکیت لا والله ئێستا گەڕامەتەوە لە هەولێرم بەڵێ بۆ خۆم لە پلێ بوو گەڕامەتەوە بۆ هەولێر بەڵێ پێ وایە وەزعی کەرکووک ئێستا وەزعێکی باش بێت هاوڵاتیان بتوانن والله هیوادارین ئەو شەڕ و مەشاکلە لێ دوور بەڵێ بەڵێ پێ وایە وەزعی کەرکووک ئێستا باش بێت لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی ئەمنێتەوە والله ئەگە ئەوانەی خۆمان هەوڵ بدەن ئەوانە بەرەو بەڵێ بەردەوام بە کاک سلەیمان بەردەوام ئەگەر بێت و ئەوانەی خۆمان باش بن و ڕێک و پێک بن و لەگەڵ یەک تەبا بن و دووبەرەچی نەنێنەوە بەسە خەڵکی بە ئەو خەڵکی عەزاب بدەن و ئەو ژیانەی خەڵک لێ بێزار بووە بەڵێ یعنی ڕۆژێک نییە دوان نییە خەڵک لە ڕاوچێتەوە بوو کۆتایی هات ئەنی خەڵکی ئێستاکە لەوەی مێشتی تێکس و بێشێت بوو بێ لە داکە کە سەیری ئەو حیزباناکە دەسوات پێنجێکتان یەک بگرن و بۆ خۆتان پێکەوە لەگەڵ کاکە هەر خەڵکەکە بەڕێوە بن خەڵک بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک سلەیمان سپاس بۆ پەیوەندیەکەت نیازمان لەگەڵە لە سۆرانەوە فەرموو بەڵێ سپاس پێم وابێت پەیوەندیەکەی بەڕێزیان پشتا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەس تێبینێک بۆ هاوڵاتیان ئەگەر بکرێت لە کاتی تەلەفۆنکردن دەنگی تەلەڤیزیۆنەکان کەس بکەن بۆی بە باشی سەوتەکان بە من بگات و من بتوانم پرسیارەکانی خۆمیان ئاراستە بکەم هەروەها ئەوانی کە پەیوەندیەکەن گەر بکرێن دەتوان تەشیر بکەن چکە ئێمە تەشیر قبوڵاکەین وە پەیوەندیەکەیان قەتعەکەن هەتا بتوان ئەو پەیامانی کە هەیە لە ئێستادا پەیامەکانی خۆیان بگەێنن نەوەک تەشیر بکەن ڕێباز کەریمی دەڵێت بە یەک ریزی خەڵک و حیزبەکان کێشەکان چارەسەر دەبێت کێمان لەگەڵە کاک محەممەدمان لەگەڵە لە سەی ساتقەوە فەرموو کاک محەممەد پێی ڕێکاندن ئادەم کەناڵی یەوە بەڵێ ئاوارم کردوتم خەڵک بڕێتە سەر شەقام بڵێن ئەم کارە هەڵام مەکەن بەڵێ پاش هادەی شەشی ئیدایی بێت بەڵێ بەس بەخوا مسکەرۆکی ئەم هەرێمە و کار بەدەستی ئەم هەرێمە وایە بەڵێ بە حیاتی ئاڵم بەسەرم کوردستانە نەهێنا ئەگەر ڕۆژێک بۆ سەعاتێک ثانیە بۆ سەعاتێک هەرێمی پێ سڵتایە ئیتر ساڵقاتی ئیتە باشترە بوو بەڵێ بەڵام من ئیتر دنیانم بەو خەڵقەیە ئیتر ئەوێ ئەو حیزبانە زۆر باشە کاک محەممەد دەبێت ئێستا ئیتر چاوەڕێ ئەو حیزبانەیەکە لەو خەڵکە بۆیە خەریکم شێر دەبم خەریکم تێ دەبم زۆر باشە کاک محەممەد پێ دوایە ڕەوشەکە لە ئێستادا چۆن ئارام دەبێتەوە چارەسەر چیە بۆ ئارامبوونەوەی ئەم ڕەوشەوەم دۆخێکە ئێستا لە ناوچە جێناگۆکان هەیە یای بەڕێزم بەڵێ ئەبێت کاتێک داوای دیموکراسی لە خەڵکەی خۆش و دیموکراسی بی بەڵێ ئێمە بینیم کە پایتەختی هەولێر بەکسمانە
خەڵکی کەماندانی بەڵە سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵە لە سۆرانەوە فەرم کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەدەم کاتت باش کاک محەممەد کاک محەممەد پێویستی دەنگی منی بەڵێ فەرموو ئەم کاتت باش باشتر بۆ بەڕێزت کاک محەممەد کاک محەممەد پێت وایە دۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن چارەسەر دەکرێت والله بەڕای من بەیەک لانی ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییە هەر لە لایەکەوە دژمناتێک بکە ئەمڕۆ ڕۆژی کورداتیە لە لایەکەوە عەرەب زەی خەیمەیە گرتووە لە لایەکە ئیلات لە لایەکە ئەمریکا یعنی ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییە ئێمە دژمناتێک بکەین ڕۆژی ئەوە ئێمە یەک بین یەک دەست بین یەک هێز بین کاک محەممەد چۆن بتوانین ئەم یەک دەستیە دروست بکەین بۆی کە بتوانین زاڵبین بەسەر کێشەکان و گرفتەکانی ئەم دوایانەی ناوچە جێنەوەکەکان چارەسەر بکەین یعنی ئەمانە چۆن دەکرێت و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری ئەمانە بکات ئەی چۆن هەر وەڵا بەیەک ڕێزی ئەتوانن کۆبوونەیەک بانزاندەن ئەم دژمناتە نەمینە تاکو کەی ئێمەی کورد هەر دژمنیەک بن لە ناوخۆ بەڵێ تر بابەز بێ دژمناتی نەمینی باید ببینە برای یەک کورداتی دروستکەین دژمن لە ناو بەرین بڵێ کاک محەممەد پێت وایە دەبێت هاوڵاتیان چۆن ڕۆ بگێرن لە چارەسەرکردن و هێورکردنەوەی ئەم گرفتانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆیان داوە لە ناوچە جێناکۆکان چۆن دەبێت کاک محەممەد پێت وایە هاوڵاتیان دەتوانن ڕۆ بگێڕن لە چارەسەرکردن و هێورکردنەوەی ئەم دۆخەی لە ئێستادا هەیە بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ چۆن دەتوان ڕۆ بگێڕن کاک محەممەد والله براتی وێک ڕۆژی تۆ باە بێ زیادکەن ناو خۆمان ئێمە خۆمان دژمنی خۆمانی لێمەی کورد بەڵێ لێگەیت بەڵێ سواز بۆ کاک محەممەد کاک ئاواتمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک ئاوات سلام علیکم قوربانگیە عەلەیکوم السەلام ڕەحمەتوڵڵا کاک ئاوات گیامەسەتی پرسیارەکەتەوە برا بەڕێزەکەم لە ڕاستیە ئەم وڵاتی ئەمە بە ئاقارێکە ئەڕوا دەمێکە خەڵک هاوارەکە ئەم سەرکردایەتی ئەمە تەماشاکە چی کرد لە وڵاتە ڕۆژ بە ڕۆژ قەیران لە دوای قەیران هێنێتی کەسیش ئاوڕوو ناداتەوە بە دوای خۆیان بڵێ من چیەکەم یعنی ئەم قەیرانە درێتە دەدا و قەیرانە و قەیران درێتە دەدا بێ ئەوەی ئینسان شەرم لە خوا بکە بێ ئەوەی شەرم لەو قورئانەکە کە خواردوێتی بەس آخر معنەیەکیان نییە کاکە ئەم وڵاتی ئەمە ئابە قەیرانە ئەمڕۆ ڕیفرادۆم کرد ڕیفرادۆم ئەم شتە هێناوە ڕیفرادۆم نەکبەتی هێناوە یاسر لەسەرەوەشەوە ئەتەوێت خەڵکەکەش بەی بەیەکە ئێ باش ئەمە چەنی بەچەنە ئەمە ئێمە حکومڕانی چۆن وابێ ئەگەر ئێمە ئەم حکاکە ئەم حکومڕانیمان ناوێ داهاتمان زۆر باشە کاکەوات چارەسەر چییە چارەسەر چیە بۆ چارەسەر وەڵا چارەسەر داوا لە نەوەی گۆرانەکەین داوا لە کۆمەڵی ئیسلامیەکەین داوا لەو خەڵکەکەین کە ئابڕێ بدەنەوە لەم خەڵکە حکومڕانەکە و دکتۆر بەرهەم کوڕە شافەر عەبدولواحید خەڵکێکی ڕۆشن بی لە ناو پارتیا خەڵکێکی لە ناو یەکێتیا خەڵکی باشە لە هەموو لایەنەکانە خەڵکی باشی تایە خەڵکیش ئەزانێ کۆمەڵی خەریکی سەرمایە خڕکردنن کاکە دێن کاکە با کۆبوونەوەیە بەرەو عێراق بڕۆن دادپەروەرێکی کۆمەڵایەتی دروستکەن هەموو کەس پێ ڕازی بێ هەموو میلەت حکومەتی میلەت بێت وڵات داهاتی میلەت بێ کاکە نەکەنە دەستی حیزب وەڵا سپاس بۆ کاگاوات بوورە منە هەرەونەم دەرفە دەبوو کاک ئەرکانمان لەگەڵا لە کارکووکەوە فەرموو کاک ئەرکان پێم بێت پەیوەندەکەی کاک ئەرکان قەتع بوو بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵێ بەڕێزان هێمنجاف دەڵێت بەوە چارەسەر دەبێت ئەو میلەتە چیتر بە قسەی باخ و بریق باوەڕ نەکات فتح باڵوو دەڵێت ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە حکوومەتێکی کاتی دابمەزرێنێت ئەمانە هاوڵاتیان کە با بچین لای پەیوەندێکی تەلەفۆنی لەسەر هێڵنەمێنێتەوە کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک عەبدوڵڵا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. والله إبراهيم الرئيس. بلى. من دار الشركات إذا زاني رفراندوم غلطوا جس بشواني كينيا. بلى. من دار الشركات بلا ما شاء الله قيادة كلي عقلي من دار الشركات شيء نبوك أو باللي تقول يخسى أو شبرزو أو نهامتي وكو سند هذا ويان كردوا
تيويتي أوانا صدام حسين ودبابكان هنا حتى شورج كليان تيكدا حتى شتي أول من كدو لقلوا زۆر باشە کاک عەبدوڵڵا چارەسەر چییە ینی چارەسەر چییە لە چارەسەر ئەوەیە ئەو ملەتە لێیان ڕاپەڕی و چونکە دەزانەوە چەند ساڵە خەڵکیان هەرۆنە ئەحمەد گوڵبا ئەو سەر و سامانەی دەستگرنە بۆ خۆی و عایلەی خۆیان خەڵکی تەماشایان دەکەن هەموو کابرایەک تەقاعدم 3 مانگ جارێک تەقاعدی وەردەگرم کەیەوە ڕاستە لە پێش فرعون و پاش فرعون هیچ نەبووە 3 مانگ جارێک 4 مانگ جارێک تەقاعدێک وەربگری يعني ليه رابر کاک عەبدوڵڵا داوات لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانە؟ بەڵێ داوات لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان چییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانە و ڕەواندنەوەی داوام ئەوەیە داوا لێبوردن لە ملەتی کورد بکەن و واز بینن مەسعود بارزانی بەتایبەتی بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن داوا لێبوردن کە واز ژیانی سیاسی بینی بەس سەیدی خەڵک بەرەو هەردێر نەبن پێ دوایە ئەوە چارەسەری گرفتەکان بکات؟ أي والله خلص كان دور بلا محمد بردوها يعني ميزانها هرتي هسه خير وخوش شاكا لبو خويانا نها مسيح قرب صريش لبو خلصي ميزان دكتور مبسي عم بسهر كركوتي عم بسهر هيكاك جان همو دنيا فين قوتي باز بين الوفان دومي هو وازنايني صدام حسين شاوة عنادي كده تاس سري خوشي لقرنا وسري ملتكش بس بلا كاك عەبدوڵڵا بلا كاك عەبدوڵڵا دەوترێت زۆربەی میدیاکان یان نەک زۆربەی میدیاکان چەند میدیایەک ڕۆڵیان هەبووە لە ئاڵۆسەرکردنی بارودۆخی کەرکووک و ناوچە جەناکۆکان جەنابەت پەیامت چیە بۆ میدیانە و دەبێت چۆن کار بکەن و دەبێت چۆن ڕۆڵ ببینن لە چارەسەرکردنی هەموو ئەم کێشە و گرفتانە يعني مسؤوليان أرض الكون بكان براستي تندو تيجي لبرزون هيد كسيجنيا خرج أورولي قوما خلصي كركوك خلصي نسكرماتو يعني موفري أو ميديا كان بارتي خلق هذا دبرون بخوشان كشاونا وببيت أقلها وش فينك كذا نقول بخوين بريدة سپاس بۆ کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەدمان لەگەڵە لە کەرکووکەوە فەرموو کاک ئەحمەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك أحمد. باشي برازانەکەم زۆر سپاس دەکەم. سپاس بەڕێزی. بەڵێ ئەوە تەوەرەکان لەسەر چییە؟ کاک ئەحمەد پێت وایە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن چارەسەر دەکرێت؟ والله وەکو چارەسەری لەبارەی سەرۆکی هەرێم وڵات کاک ئەحمەد لە ماڵەی بارزانی لە ناوچوونی ئەوە چارەسەر دەکەی ئینشاءڵڵا. بەڵێ کاک ئەحمەد بەڵام منێتم لە ناو گەرەشی ڕەحماوەی لای ناو کەرکووکم ئێستا هیچ مشکلەی نەبووە و وەضعەکە زۆر خۆشە و ئارامە و خەڵک بە ئازادی ئەسوورێتەوە. زۆر باشە کاک ئەحمەد مشکلەمان نییە و لەخوا بە زیاد لەوەت پارتیەکان ڕۆیشتن ئێمە زۆر بە ئازادی زۆر باشە کاک ئەحمەد ئەگەر بکرێت لاویش لایەنێک لێ کاک ئەحمەد بام پرسیارێک لێ بکەم جەنابەت زۆر جار دەوترایان لە ماوەیەدا زۆر باس لەوە دەکرێت کە چەند میدیایەک هەن ڕۆڵیان هەبووە لە ئاڵۆزترکردنی بارودۆخی کەرکووک پێ دوایە یان پەیامی تۆ چییە بۆ میدیانە و دەبێت میدیاکان چۆن کار بکەن لە پێناو هێورکردنەوەی بارودۆخەکە و ئاڵۆزتر نەکردنی بارودۆخەکەدا؟ والله ببوورە من قسەکان تێنەگەیشتم حەزەکەم هەردا ئەگەر بەعرێک نەبێ لۆم دووبارەکەیەوە باوتەکەی تێ بگەم. کاک ئەحمەد دەوترێت چەند میدیایەک هەیە ڕۆڵیان هەیە لە ئاڵۆزترکردنی بارودۆخی کەرکووک جەنابەت وەکو هاوڵاتیەکی کەرکووک پەیامت چییە بۆ میدیانە و پێ دوایە دەبێت چۆن کار بکەن لە پێناو هێورکردنەوەی بارودۆخەکەدا؟ بەڵام نزانین چۆنە ئەوانە ئەو دوو کەناڵە ئەوە جوود ئامۆزایەکەیە ئەوە وەکو کەناڵی 24 و کەناڵی ڕوودا و ئەو تا دنیاکان براوەکەنەوە کە خەڵک ئەترسێن و خەڵک ڕائەپەڕێن و نەکو ئەوە لە من خۆم لە کەرکووکم ئێستا دڵنیا بە ئەو کەناڵانە و ئەو ئەگەر ڕێ بەو کەناڵانە نەبەن و ڕێ بەو حیزبەی نەدەن کە دیکتاتۆر و کە سەرلێشاوی خۆی خەڵکەکەیان شێواندەوە بەحاقەتەن ئەگەر ڕێ بۆوانە نەدەن دنیا بە وەزعەکە زۆر خۆشە و خەڵک بە ئارامی ئەسوڵێتەوە یەک مشکلەمان نییە. زۆر باشە کاک ئەحمەد پەیامی جەنابەت چییە بۆ هاوڵاتیانە کە ئێستا کەرکووک و ناوچەکانی دیکەیان بەجێهێشتووە پێ دوایە لە ئێستادا گەڕانەوەیان بۆ کەرکووک باش بێت؟ چۆن؟ پێ دوایە جەنابەت ئەو هاوڵاتیانەی کە کەرکووکیان بەجێهێشتووە گەڕانەوەیان بۆ ناو کەرکووک باش بێت و ئێستا وەزعەکە ئارامە؟ بەڵێ
من داواکاریم لە خەڵکەیە ئەگەر خەڵکەکە زۆر داواکاری لە خەڵکەکەم ئێستا کەرکووک زۆر ئارامە و خەڵکەکە با بگەڕێتەوە بۆ ناو کەرکووک داوا لە هەموو خەڵکەکەم کەرکووک زۆر ئارامە و هیچ مشکلەی تێدانەما و دەرەخۆشیە چین ئینشاڵڵا هیچ مشکلەمان نییە کەمادە مشکلەمان نەبێ لەوەتی ئەو حیزبەکەمان لە ناوڕۆی ئەو دیکتاتۆرەمان لە ناوڕۆی ئێمە مشکلەمان نەما. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کێمان لەگەڵا کاک ڕەسوڵمان لەگەڵ لە ڕانیەوە فەرموو کاک ڕەسوڵ. داواکارێکم لە ئێران هەیە. فەرموو کاک ڕەسوڵ. من خێزانم ئێرانیە بە سەفەر هاتبووم بۆ عێراق ئێستا لێرە گیرم خواردەوە پاسپۆرتی خێزانم بەسەر چووە داوا لە ئێرانەکەم ئەو سنوورانە بکاتەوە بەڕاستی ڕۆژی 100,000 غەرامەمان دێستەرە. بەڵێ داواکاریم لە زیندوری اسلامی ئێرانەیە ئەو سنوورانە بەڕێی کوردستاندا بکاتەوە. زۆر باشە کاک ڕەسوڵ هیچ تێیە لەسەر تەوەرەکە؟ هیچ شتێکم نییە چکاتی ئەو شتانە لە کوردستان بۆتە تەبیعی دەسێنی وەسی ئەمن بیرم کردوەوە ئەو شەڕانەر هەیە بۆ احتیاجی لە کوردستان. زۆر باشە کاک ڕەسوڵ سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ هیوای پەیامەکە جەنابەت بگات سالار مان لەگەڵە لە چەمچە ماڵەوە فەرموو کاک سالار. ئەم کاتێ باش بەڕێزم باشتر بۆ بەڕێزت کاک سالار. سپاس مەمنونم. زۆر سپاس دەکەم. گیانی من بەنسبەت ڕاگەیاندنەوە هەنێ شتێن حەزەکەم بە دراوتی بڵێم. گیان فەرموو. ئێوە ڕاگەیاندنی کوردی ئێمە شکۆمان لە کەدارکراوە. بەڵێ. ئەلەممان لە ژێپاندراوە. بەڵێ. شکۆی پێشمەرگە شکاوە. بەڵێ. یعنی هەنێ شت هەیە بۆ شەرمەکەن بۆ نایوێت. بۆ قسە ناکەن. ئێوە ڕاگەیاندنن ئێمە چیمان ماوە. بەڵێ. كنت فروش لا يوجد ذكر أنجمني محمد حكيم الجمالي ودانش الدفاع للقوات التتاتا. كاك سالا بو براقر كيف سرت وركا قصب كيت؟ بلاد سرت وركا خلص براسينا حزك راكان نكاني ويش راكان نكاني خلصيش أواني تريش بسوسوارا إلى أرتيش هم تامدر إنه واجهني بين بابو فاكر حشتي شعبي شيكات عدينا موسيقى العالمين ياجر فيه خلقي رسواكت يعني لو زيادة تشيبك يعني شي ما ناقص المالي بس الحزكم راجع أنك براسي هي إسلامك حزكم براسي شتي خلق بوركنا زور باش كاك سالا بيدوا دبيت ميديا كان شون زور باش كاك سالا بيدوا ميديا كان دبيت شون كاركن يعني براسي جناب من ناوي جناب من نفسه ناوي محمد بله كاكا محمد يعني ما كردي براسي يمشكم على كذاكرا ناموس ما روش حياة ما نما يعني فيك تخلق يدوس شيء بتراته والبروغ أو شافوا دشتانه بقريتاكا أو خلقت من إبزانة فوق دا إما الفارس ما بسراها هو بس هني راجعنا يشتغلنا ويمشي ما بسراته ده يعني مسك كرباي هنا حيوز لكركو بنقول شيء خلنا كركو شو شيء يعني فرد فوش كومون سبوكر بەڵێ سپاس بۆ کاک سەلار سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرونەم دەرفەت هەبوو شیلان خانمان لەگەڵ لە بەحەکەوە فەرموو شیلان خان باشتر بۆ بەڕێز شیلان خان شیلان خان پێ دوایە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن چارەسەر دەکرێت یان پێ دوایە چۆن چارەسەر بەڵێ شیلان خان پێ دوایە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان دەبێت چۆن چارەسەر بکرێت و چارەسەر بۆ بارودۆخی ئێستا چییە؟ بەڵێ پێمان بێت پەیوەندیەکەی بەڕێزیان چڕا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە سەهەندمان لەگەڵە لە چۆمان فەرموو سەهەند بەڵێ باشی بەڕێزەکەم زۆر سپاس دەکەم مەمنونی بەنسبەت ئەو کێشەی کە دروست بەهۆ دعانێکە هەنا بەڕاستی و هەموو خەتایی سەرکردایەتی سیاسی کووردا بەڵام ئێستا لەو باردۆخی پێویستە بەڕێز مامۆستا عەلی باپیر بێ لە پێکات مسعودی دابنیشی بەڕاستی هەربەری چارەسەرەبی برای دیکەی کاچیمایە زۆر باشە کاک سعد پێ دوایە چارەسەری ئێستا بە کۆدەنگی سیاسی و بە کۆدەنگی لایەنە سیاسیەکان دەکرێت چارەسەری ئەم وەزعی ئێستا بەڵێ ڕێوەڵە بە تەکیری هەنی دەبی بەڕاستی هەموو ئەوانە و سەرکردانە هەموو بەڕاستی وەکو برابن بەگە میلەتی باش بن سیدی قەیرانی دروست نەکەن بەس بەڕاستی ئێستا کوردستانی مەپێویستی بەوەیە کە دینی ئیسلام بێتە پێشەوە ینی بەڕاستی پیسی فۆسفاتی زۆر بووە
زعلم يعني كردستان سوريا بسراتها باسي أوروبا يلوم كانوا زمان باسي تكن كأكم أوروبا ما نهي بلام دين الإسلام نهي أما كتكلم كربازي پیغمبر صلى الله عليه وسلم غيروكا نوكو كيس فسادي لولات من بلاوكاتوا زۆر باشە کاکسان پێ دوایە میدیاکان توانیویانە ڕۆڵی خۆیان بگێڕن لە هێورکردنەوەی بارودۆخەکەدا بقرآن میدیاکان بەڕاستی کەناڵی ڕوودا و کەناڵی 24 يعني موسكن أو ملتي يعني ماضي أو ملتي خلاكن يعني خلش فقير فقارات بقشتن لن فراسيوي كانوا يرودا وكانوا بيستار كان يظهرم دقيقش أو يناتا برا سپاس بۆ کاکسان سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسان کاگیوامان لەگەڵە لە چەمچەماڵەوە فەرموو کاگیوە کاگیوارە باش باشتر بۆ بەڕێزت کاگیوە کاکی جان پێش هەموو شتێک من پێم خۆشە لە ڕێی کەناڵەکەی دەناسانەوە داوایەک لە بەڕێز تعریفاتی دەکەم شەو یا هەر ئەمڕۆ یا بانگەوازێک بکە نێوەنجیرێک بکە پێشەیە بکە کە هەموو حیزبەکان بەیەکەوە دانیشتنیە بکرێت ئەوەی ڕۆی ئەو کوتەدا و ئەو شکستەی کە بە فەرمان هاتووە کاکە ماڵی کورتە تەوازە بوو با هەر نەبێ کورە بە خاتری ئەو خوایە کاکە گریانی مناڵێک کورە بێ قەوماڵ کورە کاکە گیان خەڵکی دووست ببینن کورە کاکەوەی بەسەر دووست هاتووە بەس یعنی مەگەر ئەنفالەکە شیوامان بەسەر هات بێت بەرگەم دیواکەمان دەدووست بووە دیوای پێنجی بەرگری فریاکەوتنی چەمچەماڵ تا هەشتی بەیانی بە ئاگاداری خۆبەخشەکان لێ شەڕ کراوە هەشتی بەیانی بە شەڕ توینە بریندارمان تێماوە شەهیدمان داوە زۆر باش کاکیوە ئێستا داواکاریەوە چییە؟ بەیانی برای بەڕێز بەختەکانم بکەم هەشتی بەیانی بە ئێمە وتراوە مەسئولی میحوەرەکەی ئەوێ خۆی دوانزەی شەو ئەوێ جێهێشتووە يعني معقولة كاكا جان أي أمهم وخوبخش الشريانة كاكا كقرار بو باشك شيء بكريه براي عيبيش يعني أم ملتان واجهنا كذا كاكا نريكنا لقي ودن ما بابقا كاكا جان بيان لم همو هاولات يرجنوا من على كذا برا ريكو برا مثل ذلك السياسيين يعني بق سياسية كان أو نازل بس شغال يا بكريه كا أم مالوكم من سلطة ساماري أم هاولات يا هاي بسراناته أم كركوك هاي بسراناته خموي سرقردان بو شرف ومسان أذكر عقل يكنا هيج فرقي نية بلان كاكا جان راقان وايد يكر كركوك بوشي وايد هاد والله برا راقان وايد يكر بجاري لراني كر كركوك لكناي راقان دوان لفاتير مقراجي كردستانا كم كاكا جان غير حرب كاكا ريقيك دانيل كاكا سولێک دانێن بۆ ئەو دوو کەناڵە کورە بە خاتری خوا سپاس بۆ کاکیوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاکیوە بگورە منەوەڕام دایکی محەممەدمان لەگەڵا فەرموو دایکی محەممەد بەڵێ فەرموو عەلەیکوم سەلام ڕەحمەتوڵڵا دایکی محەممەد بۆ کەسە ژیانی هێنێت دەستکە ئەم بە کوردە نەسەڵدام کردینە هیچ حکومەتە ڕژێمەکان بە کوردی نەکردووە بندخوا ئێستا شەڕیوان نە لەسەر کوردە نە لەسەر هیچ تەنها شەڕیوان لەسەر تەلەپای و کارۆڵ بیرەنەوتەکانە خەڵکی دەکوژبێ کوڕی خەڵکی بە حیلا دەبن ئیتر ئەوە کەیفی خەڵک کەیفی خۆیەکی قەت هەموو قەیران نەهامەتی خوا عیب نییە بۆ شەرم ناکەن ئەوە کەناڵەوان هەیەنە خوا سەیری کەناڵەکان نەکەن تەریق نابنەوە شتێکیان هیچێکیان نییە شعوری لەتۆ لەم خەدا ئەم کەناڵانە ناندا پۆشن ئەوت هەوە چییە حای کوردیشیان والله ئێستا خەڵک پێ عیبەت لە کوردم باشە کۆمەڵی ئیسلامی خەڵکی چاوی زۆر لەسەرێتی خەڵک هومێتی گەورەی بە مامۆستا عەلیباکیرە بۆچی نایەتە سەر خەڵک داوا لە دەکە قەیناغا هیچ لە کۆمەتێک چۆن بە عارەبەکان ڕاگەاندە پەڕڕەی کەداڵی شاشەی پێیانەوە داوا لە خەڵک هاوکاری ئەو فرە هاوارانە بکا بۆچی والله خەڵکی هومێتی گەورەی بەخوای گەورە بە مامۆستا عەلیباکیرە خەڵکەوە لە حیزبی ئیسلامیەکاندا خەڵک زۆر چاوی لەسەرەوە داوا لە بەڕێزیەکەی خۆی کۆتاتوانی ئەم بارودۆخە پێشە سەر شتێک ئەم بارودۆخەی کوردۆ بە خەڵک تووشی نەخۆشی دەرونی بوو بە بۆنیان کەناڵانەیانەوە بە بۆنی ئەم هەموو شتە نەهاوەتی پیشانی خەڵکی دەن خەڵک نەخۆشە خەڵک ناوی لە بەرەکانی جەنگە ئیسلامەکەی حاڵە مەسەی واڵ دەبە کەناڵە ڕاگەیاندانەی ئەوانەوە زۆر عیبە داوا لە مامۆستاویەکە ئەم شبێتە سەر کەناڵەکەتان داوا لە کەناڵەکانم کە هێوری کاتەوە مەکەی بعضوات هەرچێکی بەیەکە چەند کەیفی خوانە خۆ هیچی بۆ کوردیان نییە کوت هەموو سلۆپایەکانی وانی بۆ دەرکەوت تەنها
پارە ئەو دەڵە بەش کەمەوە دەڵە بەش گیربنەوەکەی من و بۆرم جارە لەسەر پارەی زۆر باشە دایکی محەممەد پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ڕۆبگیرت لە چارەسەرکردن هێورکردنەوەی ئەم کێشانەی کە لە کەرکووک و ناوچە جێناوەکانی دیکە ڕوویان داوە پێ دوای حکوومەت بتوانێت ڕۆبگیرن ئەم کێشە ناکۆکردنەمان ناوێنەوە ئەمان لەسەر بۆری ناکە ئاشکرا ئەو دەڵە بۆستیەکێتی لە بۆستنەوەی من کەمەڵ تاتی دەڵێ من هەمووی بۆ خۆم بەم بەسەر ئەمە یەکۆ لەسەر کورد نییە کوردێکی وان ئەو پشتیان لە کورد کردەوە پێی لەسەر کردەخۆ هەموو نامێت لەسەر شاشەکانە دانیشت کورد نییە لەم دوو خات خۆەوە حاڵەوە هەرە پێشەکە پێدانێ ئەوکەی وعدوان کردە کوردیان باید دەستیان لەناو دەستیە لەخەت و هیچ ئەم هەموو شتەوەی شەڕی دەستیان کواتی دەکات وان لە جاتی خەمی ئەوە خۆن خەمی خەڵکیان خەمی شکێنی شەی ئاڵای وانە ئاڵای کوڕی خوێنی بەرخەمی خوێنی شەریدانە کەناڵەکەی پیشانی ئەدا هەڵەستێ لەسەر پێ خەڵکە ئەوە گەپودان زۆر عیبوودەوەی دەرمەقستا بەشتان یەکەم خەڵک زۆر لە سوڕێتی واداری کۆمەڵی ئیسلامی دەوڵەتە جوانەکانی پێوەتە هێوەتکردنەوە پێوەتەوە وەتنی ئەم مەعەزەزە خۆشتان بەڵێ سپاس بۆ دایکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزانمە ڕە و داواکاری و بۆچوونەکانی هاوڵاتیان بوون لەسەر دۆخێستایی هەرێمی کوردستان کاک محەممەدمان لەگەڵ لە تەکیەوە فەرموو کاک محەممەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زور سپاس يعني كجان ورقتين قوسين والله كاك جنبار بيسار إنسان شو صار سردية ولا صار سردية وزور بعثاني وبقرينا وبصر نزي قفتوها وما دز لنا ودسية كمسكت السياسي كان أم جارب بدو إيش كان بوميلات إيش كان لك لبرزون دي حزبي وبرزوني تأسيسي إيش كان أموال يقرار من يق بتار من يق دسبن وشعر سركني أو كشاني أمره كلمات كذا بزوي دبزرية وطاشان قرانا ما بو فيدرال إمتى كتائس بشكل لحكومة العراقي ناكرب كومولشتي كينو والحساب وجودك بو حكومة العراق دان لكاتك چارەسەرکردن کێشە و گرفتانە بە ئاشتاوایی سیاسی دەبێت ئەی پێدوانیە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لە ئێستادا ڕۆڵ بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم گرفتانەدا هەر هیچ نەبێت لانی کەم بەخشاندەوەی ئەو میدیانەی لە ناوچە جێناکۆکان کە بوونێتە هۆی ئاڵۆسەرکردنی دۆخەکە پێ دوای حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت تەنها ئەمانە بکات بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخی ئێستا کاکجان هێشتا زۆرە هێشتا درەنگ نییە بەوانەی کە هیچ ناتوانین بکەین هێشتا زۆر هێشتا کوردستان من لە دوای پرۆسی ئازادیەوە تا ئێستا دەڵم هێشتا سەرەتا نەکات لە 26 ساڵی حکومڕانێتی هەرێمی کوردستان هێشتا زۆر بەوانە ئەم بەڵێ دەتوانێت بەسەر هەموو ئەو کێشانەدا سەرکێ بەسەر ئاسەنگانەدا سەرکێ دەتوانێت چارەسەری هەموو ئەو کێشانی کە ئەمڕۆ دەگوزارێت لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێەوە سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت بوورە من هەرەونەم دەفە دەبوو دایکی فەلاحمان لەگەڵە فەرموو دایکی فەلاح ئێوارە ڕاستاکە زۆر سپاس دەکەم دایکی فەلاح ڕادرسیارێکمەیە زۆر ڕەحمە لە کاک مەسعود و لە یەکێتی ئەگرم ئەمە ژیانە خستیانتە ناو کەرکووک هەر ناتوانین نان بخۆین ناتوانین ئاو بخۆین ناتوانین بخەوین سیارەمانەیە دەرسین هەر ئەوەڵێ ئەوە هەر تۆقیمانە بەخوا هیچ نەخۆشی هاتوونە بە شانزەیمانەوە زۆر باشە دایکی فەلاح چۆن چارەسەری ئەم کێشانە ئێوە بکرێت پێ دوایە چۆن چارەسەر بێت ڕای نازانم کامان هەیە لەم ئەم هینانە گەورانە ئەوتە مناومان پێشمەرگەیە بەخوای کوڕێکم پێشمەرگەیە لە دەوام خۆینی ڕۆیە بۆ دەوام دوای ساش بەخوای نانمان هەیە لە ئاومان هەیە هەر ئەوەنە تا خەفەتە خۆین و قەحرە خۆین لەغێر ڕاواندا بەزن سڕەکەن هەم لەگەڵ کەرکووکە ئێوە چۆنە بێ ئێمە بوونە ژێر پاوە کەسێ نییە حەلێ بۆ مەدانە لە مامۆستا عەلیباتی لە هین تر گەورەی تێر خۆخواش گەورەیە بەس ئەبێوان شتێ بکەن بۆ ئەم عالەمە بەڵێ دایکی فەلاح پێشنیارت چێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات وەڵای ئەمەوێ هەچی باش ئەوە بکات بۆ کورد ئەوە کورد تازە کورد بوو بە خەفەتبار ئەبێ هەچی باش ئەوە بکات بەڵێ سپاس بۆ دایکی فەلاح سپاس بۆ پەیوەندیەکەت هەژارمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو کاکەگیان سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام ورحمەتوڵڵا الله کاک هەژار کاکە بۆ خاتری ئەو خوا میلەتە داماوە بوو ئەم میلەتە قورترا بەسەری ئەم میلەتە داماوە بوو بواکەن لەو خەڵک
بۆچی واگەم ئەم خەڵکەم کوڕە دامانیان بۆ کوشتندا خەڵکەم بردە برسە کاگەژار پێ دوایە چارەسەری ئەم بارودۆخەنە هەموارە ناخۆشی ئێستا چییە دەبێت چۆن چارەسەر بکرێت؟ چارەسەر نابێت دڵنیا بم مامۆستای بابێت چارەسەری دەگات کێشە قەت چارەسەر نابێت من هیچ لایەنێکی لێم سێر بەخوای گەورە زۆر باش کاگەژار پەیامت چییە بۆ مامۆستا عەلی باپیر؟ ئەڵێ چی براگیان؟ پەیامت چییە بۆ مامۆستا عەلی باپیر؟ مناڵم کاک مامۆستای گیان قۆرەکانی ماتەکەم پەیامی ڕاگرە دەستەکەم کچاولێکم ئەم وەسە چاکە دیکە بە خاتری خوارد کۆبوونەیە بکە قسەیەکی خێری جا بکە وەڵا بیلا سوێن بۆ قورئانی کە لە ماڵەکەمە سوێن بۆ ڕەب العالەمینە شەیطانە ماگە هەکر لە ماڵی منە نەکراوەتەوە ئەم مناڵانە گۆشتیان نەخواردووە سوێن بۆ خوای کەر بەبانی سەرۆیە کاکە بۆ خاتری خوا بووە لەو خەڵکەکەن بە ڕەب العالەمین تو خوا بۆ خاتری ئەو خوای مردین کاکە وەڵا مردین سوێن بە خوا چەشماگە کرێ خانومان نەیاوە سوێن بە ئەڵڵا کاگەژار پەیامت چییە بۆ لایەنە سیاسیەکان پەیامت چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چۆن چارەسەری ئەم گرفتانەی ئێوە بکرێت چارەسەری ئەم گرفتانە بکرێت کە لە هەرێمی کوردستاندا ئەم خەیرانە گەورانەی کە بەرۆکی خەڵکی گرتووە بۆتە شانێکی بۆتە کۆڵەکەیکی قورس لە شانی هاوڵاتیان دەبێت دەمانە چۆن چارەسەر بکرێت داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ کاکە داواکاریمان لە حکوومەتی هەرێمەوەی کاکە دانیشن ئاوڕ لەو خەڵکە بن و ئاوڕ لە فەقیر وەشا بن و کاکە یەک ئیش نییە لە ناو شارە یەک ئیش نییە کەس ئیشکاتیکەن بە خاتری خوا بووە لەو خەڵکەکەن لە سلێمانیە یەک ئیش نییە کاکە حەماڵی نییە گورە دەستگێڕ نییە گورە هیچ شتێک نییە هیچکەی کاکە ئیشەکەشان لە خەڵک بڕیوەتەوە نازانین چی بکەین ئەزای بەری خۆمان هەڵگری خۆمان بکوژین هەرومان ما خۆمان بکوژین سوێن بە ئەڵڵا هیچ ئیشە نییە کاکە بۆ ئاکەن لەو خەڵکە بۆ خاتری و خواوەڵای گیانمە لە برزێ لە برسا سوێن بە ڕەب العالەمین بۆ خوایکەی بەرزین کاکە بۆ ئامان لێەکەن مەڵە سپاس بۆ کاک هەژار سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هەژار بێگومان هاوخەمی خەمەکانی جەنابتین پێم وایە لە سەدا سەدیش دڵنیام کە کۆمەڵی ئیسلامی هەرچێکی بکرێت لە پێناو کەسانی وەکو ئێوەدا دەیکا و درێغی لێ ناکات کاک بەرزانمان لەگەڵا فەرموو کاک بەرزان باش برای بەڕێزەکەم باشتر بۆ بەڕێزت کاک بەرزان ئەزانی برای بەڕێزەکەم تۆ تۆرەکە زۆر جوانە قسێک تو دەوت کۆمەڵی ئیسلامیش ئەوەی لە دەستیا بێت ئەیکا نا من لێرەوە بەعەکسەوە ئەڵێم من باش شتێکەمە بە ڕازگۆیی قسە بکەین ئەمڕۆ کە قسەکەی تۆ هەر دوو دەقە جارێکە ئەڵێی کۆداییژی ئەمڕۆ کە بمانەوێ لە حکومڕانی کوردستان ئەمە 25 ساڵ 26 ساڵە کۆداییژی دروست نەبووە دڵنیا بە کۆدەنجیش دروست نابێت هەتا عقلێتی پارتی یەکێتیا لەسەر حکومڕانی بن ئەمڕۆ کە ئێمە هەمومان غەمبارێت بۆ ئەو کێشە و گرفتەکەی کە ناو چدابراوەکان کە دروست بوو بەڵام ئەمڕۆ کە باشترین فرسەتە بۆ ئێمەی گەلی کوردستان لە زاخۆ هەتا خانەقین کۆدەنجێک ئێمە دروست بکەین ئێمە خەڵک درستی بکەین بمان ئەوێنەمانەوێت مەسعود بارزانیم بەڕێزەوە قسە ئەەکەم ئێراقم بەش حزبەکانی وەکو حزب شخصی ناکەم وەکو هاوڵاتی قسەکەم ئەمڕۆ کە بمان ئەوێنەمانەوێت دوو ئیدارەیی وجودی هەیە بمان ئەوێنەمانەوێت سووری سەوز و زۆنی زەردە هەیە مادام ئەمڕۆکەش فرسەیە کە هەر وتمان کە کێشە و گرفتە دروست بووە بەڵام ئەمڕۆکە فرسەیە خەڵک ڕاپەڕی مادام ڕاپەڕی با لە داخۆ هەتا خانەقین دەستی پێ بکە ئەم دوو سەرکردنە حەزا ئەم دوو سەرکردنە خاینە ئەم دوو سەرکردنە مەردانە ئەمە 25 ساڵە حکومڕانی کوردستانە دەکەن بە ئەم ڕاپەڕینە بێ بە ڕاپەڕینێکە لە خانەقینەوە حەتات کەرکک بگرێ بە سپاس بۆ کاک بەرزان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت بەڵێ سپاس بۆ کاک بەرزان سپاس بۆ پەیوەندیەکەت هەریانمان لەگەڵا تاقەوە فەرموو زۆر سپاس دەکەم دەست خۆش بۆ تەورەکەت بەڕاستی تەورێکی جوانە زۆر سپاس دەکەم دەست خۆش بۆی بەڕێزشتەوە ماندوون هیوادارم هەموو کەناڵەکان هەموو ڕاگەنەکان ئەو وێنە و ڤیدیۆیانە بەڵاوکەنەوە کە لەو ساتەیەکە نیشانی خەڵکیەدەن پێویست ناکات وێنەیەک یان ڤیدیۆیەک پێشتر شەڕ بووە یان پێشتر ئارامی بووە بەڵاوکەنن لە کاتێکە ئێستاکەنە ئێستا ئارامیە شەڕ بەڵاو بکەنەوە ئەو وێنانی کە شەڕێکیا بووە و ئێستاکەنش کە شەڕە وێنەکانی ئارامی بەڵاو بکەنە بەڕاستی ئەمە دووشتی لێ بگەن ئەو کاتە ئەم ڕۆچی باسە ئەو شتە بەڵاو بکەنە پێویست ناکات دوێنەوە پێرێکی بووە بەڕاستی ئەمە وجدان و ورەی خەڵکی ڕوخاندووە و داوا لە ئێوە کەناڵەکەی ئێوەشەکەم بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە
و هیواداری هەمیشەوە سەرکەوتو بوون بەڕاستی ئەم دۆخە یسای کوردستان بۆ کارەسەر بێت هەموو لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و ئەو دەسەڵاتە گەندەڵەش لاتێ لەسەر بکەن بەڕاستیەکەی بەم دەسەڵاتە گەندەڵە هیچ شتێک چارەسەر نابێت و بگرە دۆخەکەش وەک بەڵێ سوپاس بۆ کاک هەریان کاک ئازادمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک ئازاد کۆتا پەیوەندیە کاک ئازاد ئەم کاتت باش فەرموو ئەم کاتە باش بەڕێ زۆر سپاس دەکەم قوربانێ بم وەڵای براکەم ئەگەر واتیان لێبێنن وا هەستەکەم هەواڵین هەمویان باشتر بێت بەڵێ چونکە هەمان حەیەی پێشمەرگیان بێت شوەی پێشمەرگیان بێت کەرکووکیان نابێت دەستنەوە ئەی تەمەنەعەکەین بێن ئەوە هاتن چیان پێکرا بەڕاستی بەرمیلێکی نەوت لە سلێمانیە بە 160,000 بووە دوێنێ برادەر چوە لە کەرکوو کردوێتی بە 90,000 یعنی خۆ دوێنێ ئابادی کردوێتی یعنی ئەمان چیان کردەوە بۆ کەرکووکە یعنی هیچیان نەکردووە بۆ کوردی بەڵێ کاک ئازاد سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکەمان بە هیوای کوردستانێکی ئارام بۆ هەموو لایەک کاتێکی خۆش خواتان لەگەڵ